ئەمشەو باسی دەرد و برینێکی تری ئەم کۆمەڵگەیەکی بابەتی قومار ڕاستە خۆیەک و ئالوودەبوونێکی جیهانیە، بەڵام وڵاتە پێشکەوتوەکانی دنیا توانیویانە کەم تا زۆر بتوانن حتا سیستمێکیش بۆ ئەو دەرد و برینانە دانێن کە یەتە ناو کۆمەڵگەکەیانەوە. بەڵام بەداخەوە لە کوردستان نە سیستمێک هەیە ئەو ئازار و ئەو دەرد و ئەو زیان و ئەو ڕۆخانانە کەم کاتەوە، نا هاونیشتیمانیانیش کاتێک کە ئالوودەی قومارە بن خۆیان خەمخۆرێکی خۆیان بن. هەڵبەتە من ئەم شەو باسی لایەنی پەیوەندیدار ناکەین، باسی ئەوە ناکەین چیتر قومارخانەکان داخرێ و چی و چی و چی و چی و چی، سەرباری ئەوەی کە شتێکی زۆر زۆر باشە بێگەر لە چوارچێوەی سیستمێکی ژیرانەیە کۆنتڕۆڵیم دیاردێ بکرێ و لەو شەرمە بێنرێتە دەرەوە. ئەم شەو باس لەواکەین و سووکە ئامۆژگاریەکیش لە زمانی هەم قوربانیەکانەوە و هەم ڕۆزانستیەکەی بۆ ئەو کەسانەکەین کە پێیان لە ناو قومارایە چۆن چۆنی پێیان بێنە دەرەوە و ئەو کەسانەی کە کەڵکەڵەی قومارکردن لە پشتی سەریانایە نەیهێڵین. من بۆ ئەم شەو سەرباری هەموو قسە و باسانەی ئەیکەین دوو دەردەردار و دوو قوربانی لە ناو ستۆدیۆ لەگەڵمانن کە لە هەر شتێک و لە هەر بەرنامەیەک و لە قسەی هەر بەڕێزێکیان لە ڕووی زانستیەوە پێم گرنگترە کە خۆیان باسی ئەو دەرداکەن و خۆیان باسی دۆخی دەرونی خۆیانەکەن بەدەست ئەو دیاردەیەوە. کاک جێگر بەخێربی. زۆر سوپاس سەرچاو مەمنون. من ببوورە بە تۆ دەست پێیەکەم. بەڵێ هەڵبەتە خانمێکیش لە کابینەکە لەگەڵمانایە. بەڵێ بە یارمەتی ئێوە کاک جێگر و خانم کە ناو و دەنگ و ڕەنگی پارێزراوە قسەیەکی کوردیە ئەڵێ 100 حەچین بەقەر دەردەدارێک لە دەردەکە نازانێ، ئەمانە دەردەداری بابەتەکەن. کاک جێگر بۆ تۆ زۆر زۆر ینی ڕێ بەخۆمێن پیا هەڵدانێکە بۆ بکەم کە بەڕاستی کۆمەڵگەی کوردی پێویستی بە ئێوەمانانە کە تووشی دەردێکە بن، کە تووشی با بڵێن زەرەرێکی کۆمەڵایەتیە بن، وەک چۆن کەوتونەتە ناو دۆخەکەەوە ئاواش بێنە سەر شاشەکان بۆی کە خەڵکی تر پتێوە نەگرێ، بۆی کە خەڵکی تر پێی نەکەوێتە ناو ئەم لیتاوەوە. بەڕاستی دەیان پسپۆری وەکو جەنابیان قسە بکەن بەقەر ئێوە گرنگ نییە بۆ کۆمەڵگە، بەقەر ئێوە گرنگ نییە بۆ کەسێک کە ئێستا پێی لە ناو قومارا بێ یان کەڵکەڵەی قومارکردن لە پشتی سەریا بێ. من هیچ پرسیارێکە لێ ناکەم، تەنها پێتەڵێم نمونە زۆر بێ بە ئێوەمانان ئەتوانین ئەو دیاردانە کەم بکەینەوە و نەیهێڵین. تۆ ئەتەیە چی بڵێ لەم بەرنامەیە؟ ئەسێکە شووە توش بووێت سیستەمی قمۆرێ مە سیستەمێکی وەهمیە کەفتە ناو کومەڵگەهەیە تایبەتی دەڤەرە بۆ دینان 75 سادێ یا بەرباڵاوە هەل بچیکێ هەل پیرەمێرە هەل ئافرەتێ هەموو تەق و چینە گرتیە ئافرەتیش هەمووی حتا کوشتی تێدا چێبیە ئەنتیحاری تێدا چێبیە ئەو سیستەمای بەرباڵاوە هەموو نەوعەک میسال و تو دینم. باشە تۆ بالەوە دەست پێ بکەین چکە هەمیشە پرسیاری خەڵک ئەوەیە ببوورە کەواڵێم مارچی بوویت ئەوەیە کە چەنێ دۆڕانوە ئەمە 130 دەفتەر دووڕاندیە خلالی 4-5 مانگ 130 دەفتەر بەچی سیستەمێکی وەهمیە نەف مۆبایلی 24 ساعتە مەفتوح هەر جێگایەک شیایی بکەی هەر جێگای دەوێت ئامادەی بکەی. باشە بۆ ئەمە کرد بۆ ئەمە کرد ئەوە ئێکێکیت کێشیت ئەوە سیستەمەکە خۆدانیت ئەو سیستەمای گروپە پێکتن لە دووک گروپێک خوددادنێن مافیا گروپێک تەوزیعاتی پارەیە
گروپك اتمينا توزيع كان الناف سيكو باش واز لە سیستەمەکە بێنم من مثلەن من لێرە و بەلایانی بەرپرس هەڵێن بەڕاستی بە حکوومەت هەڵێن بە ئەو کەساناڵین بە جیهەتە ئەمنیەکان هەڵێن کە لە چوارچەوەی سیستەمێکە ڕێوشوێن بۆ ئەم بابەتانە دانێ ناچمە و تەفاسیلەوە بەڕاستی پێم وا بێ ئەوی لەسەر شاشەکەی ئەو سیستەمانەیە ئازێت نەبێ سەیرێکی بکە لە ڕێی مۆبایلەوە کرێ پێم وا بێ بەڵێ ئەوەیە باشە بەلانی پەیوەندیدار ئەڵێن کامانە سانسۆرکە بەس ئەوی کە بۆ من گرنگە لەم بەرنمەیە لە بریەوەی چەکوشێکی ئەمنی بین چەکوشێکی کۆمەڵایەتی بین ینی لە ڕووی کۆمەڵایەتیەوە وا بکەین کە هەنگاوەکە نەندێ ینی من وەختی خۆی بەرنمەیەکم لەسەر بابەتی قمار کرد بەشێکی زۆری قمارخانەکانی سلەیمانی و هەولێر و دهۆک داخران بەرپرسێک لە حکوومەتەوە تەلەفۆنی بۆ کردم قسەیەکی پێوتم کە بەڕاستی جێی خۆی بووتی کاک دەروون تۆ بەرنامە کرد و بەشێک لە قمارخانەکان داخرا بەڵام ێستا قمار لە ماڵەکانە واتە کەسێک کە کەڵکەڵەی قمارکردن لە مێشکیا بێ لە هەر شوێنێک بێ ئەیکا لەگەڵ ئەوان حەلی هەیە حەل چییە؟ حەلی هەیە ئەو ئێستا دیارە نەوێت ئەو سیستەمە بەربەڵافکرێ لە دهۆک ناونیشانت ئاشکرانە دیارن کاکینە کینینە ئەمە چم داوای لێ دەکەم شکایەتی لێ دەکەم داوای 389 بێت بیتەوە غڕامەیە ئەکە ئەمن قازانجی ڕۆژانە $1,000,000 بن بڵ هەر داوەتی 389 سەرمەڤە بیتەوە باشە تۆ بۆچی دەسێ کرد بەمە واز لە سیستەمەکە و چارەسەرەکە و ئەویست چی بکەی ینی تۆ ئەگەر تۆ خاوەنی سەوسی دەفتەربی ئەوی سەوسی دەفتەرەکە بکەی بە 260 دەفتەر ئەوی زیایکەی نەخێر ئەوەیاندا جۆرە عقلیەتەوە مرۆڤ بۆی هەندەیە مەسەلە هەواڵێک تانشتەڤەیە بشت ئەوە لەعبەکە بوو سابرێ ملیونێک بکە بەریکا چی لێ دێت ئەو ملیونە دوورینێ بیتە 10 ملیون و 20 ملیون و 30 ملیون عقلیەتی تا ئەو هێشتا ئەو عقلیەت مایە ئەو پارەی بینیەوە دیفرادەچێت کە پێ و تێکەوێت پێ دوایە بۆ نمونە هەرچی هەبیت هەرچی هەبیت لێ دەدەی احترام لە بەرنامە گەڵەکە ژن لێ چووە هەرە کەیسی تەلاق لە محکەمەی دهۆک 3/4 کەیسی تەلاق سەبەبی ئەو سیستەمەیە خانم کە لێرەیە دەردەداری ئەو بابەتێ دوایی ئەچمە لای خۆی جەناب تەڵێکی کاک دەروون سڵاو بۆ جەناب تو بۆ میوانە بەڕێزەکانی تر بابەتەکە بابەتێکی گرنگ و هەستیارە ڕاستیان منەوێت لەماوە یەک دوو خولەکێکا تۆزێک بە زانستی لەسەرم بابەتە قسە بکەین کە بزانین خودی قمارکردن تعریفی زانست بۆ قمارکردن بۆ قمار چی بۆ ئالوودەبوون چییە بۆچی کەسێک ئالوودا بێ بۆ من و تۆ ئالوودە نەبووین مەسەلەن وەکو نەخۆش تەماشاکردن وەک تاوانبار چییە مۆزوعەکە کاک دەروون ئێمە مانوڵێکمانەیە DSM مانوڵی دەستنیشانکردنی نەخۆشی دەرونیەکان کۆمەڵێک پێوە و ستانداردمان هەیە کە پێمانەڵێ کاک فڵان کەس نەخۆشە و کەسێکی ترمان نەخۆش نییە ئەوەی کە لە ئەم زانستە کە دوایین ئەبدێتی لە ساڵی 2023 DSM 5 بووە باس کراوە لە بابەتی قمارکردن و یاری ئەلکترۆنیەکان وەکو نەخۆشی لە ژێر چەتری نەخۆشی پەیوەندیداریەکان بە ئالوودەبوون و یاری ئەلکترۆنیەکان ناوی هاتووە کەواتە مەرحەلەی یەکەم زانست پێمانەڵێ کە ئەمە نەخۆشیە بابەتی قمار و یاری ئەلکترۆنیەکان باس لەوەش کراوە کە کۆمەڵێک هەڵس و کەوتی لادەر و کێشەدارە کە بردەوام کەسەکان تووشی کۆمەڵێک دەرەنجامی نەرێنیەکە و کاردانەوەی ئەبێ بەسەر خودی کەسەکە لە ڕووی دەرونی کۆمەڵایەتی خێزانی و ئابووری و یاسایی و ئیلە ئەخیریکە لە دواترا باسی کێشەکانی ترەکەین بێگومان تعریفێکی ترمان هەیە بۆ ئالوودەبوون چۆن بە کەسێک بین ئالوودەبوونمونە سادەترین پێناسە ئەوەیە کە بریتە لە نەبوونی توانای واسێنان و کۆنتڕۆلکردن بۆ شتێک ئالوودەبوویت وەکو کاکە باسی لێوە کرد مەسەلەن نەیتوانی و جاری یەکەم تاقی کرد و جاری دوم شۆتۆ بە دوای قازانج و زیانەکە بووی کە نیسبەکە زیاکە واتە کەسەکان ناتوانن بە جۆر لە جۆرەکان کۆنتڕۆڵی ئەم هەڵسوکەوتە ئەم بارودۆخی خۆیان بکەن ئەوان کۆنتڕۆڵی یاریەکە کۆنتڕۆڵی ئەمانەکە قمارەکە کۆنتڕۆڵی ئەمانەکە کە لە ڕاستیان من پێم وایە هیچ کەسێک کاک دەروون لە خۆڕا بە بێهۆکار یەکسەر نابێتە قمارچی نابێتە ئالوودەبوویەکی قمارکار ببرن لە مستەلەحاگەر وا بڵێن بەڵام بۆی کە ڕوونتر بینەکانمان تێمان بگەن هەموو شتێک چەند ئاست و قۆناغێکی هەیە بە تایبەتی ئەوەی کە لە زانستا پێمان ئەڵێت بۆ بابەتی ئالوودەبوون هە لە DSM باسکراوە کاک دەروون کەسەکان زۆربەی جار ئێستا بە ئەزمون جەناب شتێکی فەرموو کە 180 بەقەدەر دەدارێک ئەگەر ئێمە بە زانست ئەم شتەمان خوێن بێ ئەمان بە ئەزمونی ئەم شتیان کردووە بێهۆکار نییە لە هەنگاوێکەوە دەست پێکا بەڵام چەند ئاست و چەند قۆناغێکی هەیە زۆربەی کەسەکان
لە ڕاستیە جاری یەکەم وەکو جۆر لە تاقیکردنەوەکو فزولیە تاقی ئەم یاریە ئاکاتەوانێ ئەو شوێنێکە قۆماری تیاکرێ بزانێت چۆنە ئێستا من قۆناغەکان باز دەکەم بزانم کاکە هاوڕامە لەگەڵم تەسنیفا بۆ نمونە قۆناغی دووەمیان ئەبێتە جۆرێک لە مناسەبات لە بۆنەکانە بۆم لە پێنجشەممە و جومعان شەوێک کە عوتڵێ دانراوانە لە دەواماتوتەوە کاتێکی بۆ دانرێ قۆناغێکی ترمان زۆر جار ئەوەیە بێتە جۆرێ لە خوپێوەگرتن یعنی بێتە بەشێک لە هەڵسوکەوتی کەسەکە ئەگەر نیکات هەست بە نوقسانیە کەس بە فراغێکە مەسەرەن چۆن دەڵێ مێشکی کەسەکە داوایە کاک دەروون کە لە ڕاستیە ئێمە کۆمەڵی ستانداردەیە کاک دەروون بە ئەم قسەش بڵێم بۆی کە بە کەسێک بڵێن ئالوودەی قمارە کە بڵین قمار چییە چۆنە بەپی زانست و DSM 12 نیشانە دانراوە کە ئەبێ ئەم کەسە بۆ ماوەی ساڵێک 4 لەم نیشانانەی هەبێ واتە نزیکەی ساڵێک تێپەڕ ببێ واتە کەسەکە گەر یەک مانگ بەکاری بێنێ پێی ناوترێ ئالوودە بوو ئەمە قسەی زانستە قسەی من نیە بەڵام ئێستا مامۆساڵێ من 4 مانگ بەکارم هێنا بۆ منە ئەم یاریم کردووە بەڵام ئێستش ڕەنگە ئەو بزوێنەر و ڕوژێنەرانە لە مێشکی ئەوە هەن ئەو پاڵنەرانە کە لە دواترا باسییانەکەم باش تۆ هاتووی با هەموو پرسیارێ بکەین تۆ پارە و پێنەما وەستاییان چی؟ ئەوە دوسێ نەوەی مرۆڤ هەیە شێت ئێکجاری نەشێت تەرکێت کەفتە ناخۆینیدا یەهای پارەی نامایە ڕاوستایە یەهای ئەو تشتە بە دلی ڕەش بیە ئەمە قۆمارچینیمە ئەمە قۆمارچینیمە ئەمە 4-5 مانگی چه هەبی یەکجاری من لێدا ئێستاش پارە دەستم بکەویتە من ناکەم ئەمە قەنعات بوو مچەی بیا شتە خردرووە ڕەش بوو لەبەر ئەمە ڕەش بوو توزانە لە ڕەش بوو ئەمە خەبیرێک لە هەولێرم گرت بسیارێکی سفر فروت ئەو خەبیرە من هەنارتە ترکیا نەفەرێک لە رووسیا شینەما ترکیا کوسەر ئەو سیستەمە ئیش بکات کە ئەو سیستەمای چ بوو هەیە چ بوو نییە ئەو دەرووە درونیە چۆن خەبیرەکە چووناو ئەو سیستەمای وەدکرەوە خەبیرێوانە یەکسەر بەڕنامەجیت کرد ئەوەش ئەوە بڵێم من لەسەر ئەمە کاک دەروون بۆی کە نیشانەکان تەواو بکەین زۆر جار لەگەڵ ڕێزم بۆ کاکە کەسەکان سوێنە خۆن تەلاقە خواڵێ من ئەم شتە دووبارە ناکەمەوە لەم جژنە لەم سەری ساڵە لەم مناسەبە مەسەلەن زۆر بەڵێن وعد بخوانێن بەڵام بووی کە بزانینەوە کە چۆن چارەسەر بۆم کەسانەکە لە بەشی ئەخیرە قسە لەسەر چارەسەرەکانەکەین بەڵام کەسەکان بەگشتی ئەم 3-4 نیشانە و فکریان هەیە کاک دەروون زۆر جار ئەوەیە کە خەیاڵاتی قومارکردنیان هەیە بیر لە ڕابردووەکەنەوە کە چیان کردو یا پلان بۆ داهاتوو دانێن کە چی بکەن بگاتەوە بەو سەوسی دەفتەرە بەو قەرزانەی کە لە سەریاتی بەو چێشانەی کە بەسەری هاتووە بۆ نوێشە لە فکرەکان لە نیشانەکان ئەمەیە یا ئەوەتە کاتێکی زۆر ئەبڕێ بۆ دەستکەوتن و گەیشتن بە میاریە زۆربەی کاتەکانی دەستنیش هەندێکیان لەگەڵ ڕێزم تووشی کۆمەڵک لادانە بن لە درۆکردن و ساختەکاری و پەنابنە بەر ئەمانە بسەبت لە بەروی لەناو خێزانەکەی لەگەڵ هاوڕەکان یانێ ناڕاستیەکە درۆ هەموو شتێک دەکەن لە فڵان شوێنم بەڵام دەو شوێنێ لە ڕاستیا بۆ نمونە لە دەوامەکەی تاخیر بووە ئەڵێ نەخۆشێکمانە بوو بەڵام لە ڕاستیان نەخۆشیان نەبوو خۆی نەخۆشەکەیەکە تا دوی شەو نەخەوت و خەریکی قمار بۆ نمونە قسەیەکی ڕووسەکان هەیە لەڵێم یەکێک لەو شتانەی کە هەموو مرۆڤایەتی لەسەری کۆکە پیاکردنی پارەیە ینی مرۆڤێک لە سۆماڵ و مرۆڤێک لە نیویۆرک و مرۆڤێک لە لەو پەڕی دنیا کۆکن لەسەرەوەی کە پارەیان دەستکەوێ حەزیان لە پارێ ڕاست و ئەم بابەتی قمارش کرۆکەکەی پارەیە بەڵێ دروست ڕاستە ئەمە بابەتێکی جیهانیە وەکووتم بەڵام ڕەنگە ئالوودەبوویەکی قمار لە وڵاتێکی پێشکەوتووە سیستەم و تێڕوانین و کۆمەڵگەکە و ئاستی ڕۆشنبیری کۆمەڵگەکە بۆی ئاسانتر بێ دەستبەرداری بێ مەسەلەن بۆ نمونە بە سەدان بەرنامە هەیە کە بە هەزاران بەڕێزی وەکو کاکجێگر لە ناو بەرنامەکایە و باسی ئەزمونونەکانی خۆیەکە و باسی شکستەکانیەکە و ئامۆژگاری خەڵکە کات کە نەکەوێتە ناو ئەو جێژاوەوە بەڵام بۆ ئێمە لە کوردستان جێ ڕێزە کاکجێگر هاتووە بەڕاستی باسیەوەکە کە دڵنیان بە سەدان هەزار کەس وەکو کاکجێگر لە کوردستانە هەیە بە نسبەی کەم و زیاد باشە بەڵام ئەو هاتووە و بەرپرسیارەتەکەی خۆی ئەو ئاکات قسەکە ئەوەیە کە ئێمەی کورد هەستەکەم بەشێکی بابەتەکە پەیوەندی بە بیرکردنەوەیەکمانوێت کە ئەمانوێت لە پڕ ببین بە کوڕێ گرنگ مەسەن لە پڕ ئەمانوێت لە دەفتەرێک دەفتەرەکەمان لە ماوەی 6 مانگا بێ بەدە دەفتەر ینی بێباگەوەی کە قوڕ بەسەرانە دەفتەرەکەش دانین و کەی نەژێرباری قەرزە و دەفتەرێکیش قەرزەکەین ئەمە هۆکاری ئەوە نییە لە ڕوو ئابوووریەکەیەوە کە ئێمە ئاوا پێمانەکەوێتە ناو ئەم جێژاوە بەڵێ بەناوی خۆی گەورە سڵاو لە بەڕێستان لە کۆی بینەران و بیسەران لە هەرکوێ گویان لە دەنگی ئێمە دەبێت بەڵێ بە دڵنیاییەوە کاک دەروونەوەی ئاماژت پێدا
مرۆڤ هەمیشە بە دوای پەیداکردنی قوت و پاشان ڕەخساندنی ژینگەیەکی لەبار و خۆشگوزەرانی لە حیاتی خۆیان. ئەوەی کە من دەیبینم ئەگەر ئوستاز پشتگیری ئەو بۆچوونە بکە لە سەرەتاوە ئەو کەسەی دەچێتە ناو پرۆسی یاریکردن و قومارکردنەوە مدمین نەبووە، بەری نەکەوتووە، نازانێ بە بەرەوکوێ ئەڕوا، بەڵکو هەنگاوی یەکەم تمو حکای بات بۆ ئەوە. خەڵکێک ئەبینێ ئۆتۆمبیلێکی باشی پێ، من حەزەکەم لێرە زۆر بە تایبەتتر مخاتەبەی گەنجان بکەم کە نەخەڵەتێن لەوەی هەندێک شت ئەبینن بە خەڵکێک تموحی ئەوەیان لێ بکا بە هەڵەیە بیان با بۆ بەدەستێنانی ئەوەی کە بە خەڵکی ترەی بینن. ئەمە زۆر زۆر خەتەرە. کاتێکە بینێ ئۆتۆمبیلێکی لەوەی خۆی باشتری پێەیە، کاتێکە بینێ لە زانکۆیەکی باشترە خوێنێ، کاتێکە بینێ ئەوە توانێت سەفری باشتر بکە و ئەم ناتوانێت بیکات و بڕوای وایە بەکارکردن بە موچەیەکی ماگانە ناتوانێت بەم ئاواتانە بگە تووشێم هەڵەیە بێت. ڕاست و بەداخەوە ئەوەی کە هەیە کافتریاکان بوونەتە هۆکارێک بۆ ئەوی کاتێک گەنجان سربەیەکەوە دەنێن دەماودەم ئەم جۆرە لە یاریکردن ئەگوازرێتەوە بۆ یانوانی وستاسگیریان بۆ چون ناگەی جەنابیشت وەگەوەی کە کۆمەڵک قوربانیت بینیوە دەگوازرێتەوە ئەم گەنجانە لە ناو یەکە باسیەوەکەنی ینی ئێستامە لەگەڵ ئەو بەڕێزە پێش پرۆگرامەکە باسم کرد مۆبایلەکەی پیشاندام وتی کاکە وەڵای من هەر نازانم وەرەقەی یاریکردنیش بگرم بەدەستمەوە بەس من بەم بەرنامەی مۆبایلە خەڵەتەوە یعنی هەمیشە قمارخانەیەک لە گیرفانی توە ئەگەر خۆت ئاگادار نەبی. ئێمە بینیمان لە ماوەکانی ڕابردوودا کۆمەڵێک ئامێری قمارکردن پانکرایەوە بە تایبەت لەو سنوورەی بەڕێزیان بەس دوایی تێگەیشتین بەشێکی ئەم ئامێرانە بە دەستخۆشیەوە کە بڕیاری بۆ درا هەرچی بەهێر گرنگ بوو بەس بەشێکی ڤێرشنەکانی کۆن بوو ئیشان پێ نەماوە کاک دەروون بەڵکو ئێستا قمار هاتۆتە ناو مۆبایل و ئەپلیکیشنەکە ینی لە ساڵانی ڕابردووە تەنها قمار وەرەقەکە بوو بەڵێ قمار دەردیتۆ تە قسێکی جوانە هەمومان قمارخانەیە لە گیرفانمان لەگەڵ کیفی مۆبایلەکەی خۆت تۆ لە تەنیشتەوە هەمیشە بەرنامێکی قمارکردن ئەکرێ بەکاربێنی بۆ ئێمە لێرە بە گەنجان ئەڵێم بەڕاستی تکاتان لێکم ئەگەر بە موچەیەکی ماگانەی 300,000 دینار لە شوێنێک ژینگەت بۆ ڕەخساوە بڕۆی کار بکەیت بڕۆ ئەوە هەڵبژێرە بە دوای خەونی گەورەی خەیاڵی مەکەوە ئەکرێ لە ژینگەی کارەکەت گەشە بکەیت ئەکرێ بە کاری خۆبەخشی گەشە بکەیت ئەکرێ بە تاقیکردنەوەی کۆمەڵی ئەزمموی زانستی و ئەزمموی کار گەشە بکەیت و فرسەی زۆر باشت هەبێ باشە بۆ چاو لە هەندێک گەنج بکەیت کە ئەکرێ وەک بڵێ دەوڵەمەند بوو بن وات لێ بکات تموحت بۆ دروست ببێ هەڵە بکەی ئەی بۆ چاو لەو هەموو پیاوە کاسبکار و بازرگانە ناکەی کە بە تایبەت لە ڕابردوودا لە هەرێمی کوردستانە هەبووە بە فەردە برنج بە کۆڵدانە و بە ڕۆن فرۆشتن و بەچی بوونەتە بازرگانی گەورە کام بازرگانی گەورە هەیە کە بە حەڵاڵی پارەی پەیدا کرد بێ لە هەرێمی کوردستان کە قسەی لەگەڵەکەی دەڵێ وڵا کاکە بە شانی خۆمان کیسە چامانە گواستەوە دەی برنجمانە فرۆشت ئەمڕۆ الحەمدولله ئێستا ئەم ژینگەیەمان هەیە بۆیە خەونی پەمەیی و خەیاڵی گەنجان دوای نەکەون بڕیار بدەن بە موچەیەکی ماگانە قەناعەت بکەن قەناعەت پێکردن بەو بڕەداهاتەی تۆ هەتا زۆر زۆر گرنگە بڕوا بکە فەن لەوەدانیە تۆ چەندت پەیدا کردووە هونەر و فەن لەوەدایە چۆن سەرفی دەکەیت یعنی هەر داهاتێکە بێ ژیرانە مامەڵەی ئابووری لەگەڵ بکەیت تۆ توانی پاشەکەوتی لێ بکەیت و ئەتوانی خۆ بنیادنانی ئابووری لێ بکەیت و هەروە خێزان دروستکەیت بتوانی کۆڵەکە بەهێزەکانی خێزان دروست بکەیت و بۆ خۆشت قازانج بکەیت ئەمە وای کردووە بەداخەوە وە کاکە باسی کرد من لە ژینگەی کارە چەندین حاڵەت کە ڕێکخراوێکی تایبەت بە کاریشمانێ چەندین حاڵەتم بینیەوە بەداخەوە گەنجان کارەکانیان لە دەستداوە بەوەی قمارکردنەوە خاوەن کارەکەی ئەزانێ قمارەکە کاتێک پاری پێنەما بە دڵنیاییەوە یەکەم شوێن بۆی دەستی بۆ بەرێ قاسە و دەغیلەکەی ئەوە خیانەتی لێکە لەبەرەوە ئیزنیێدا یعنی لەگەڵ ئەو پڕی ڕێزم بۆ بەڕێزیان کە بڕیاری داوە ئەوەی مای زۆر خۆشحاڵی ئێستا بە فزولی لێم پرسین وتم ئەگەر من ئێستا 1000 دلارت بەمی هەر بەڕاستی پێم بڵێ ئامادەی یاری پێ بکەیت دوتی ئەبەت ئەمە زۆر گرنگە ئەم بڕیاردانە مرۆڤ بگاتە ئەو خاڵەی بڵێ بڕیارە دەم بەڕاستی ئەم تاوانە ناکەم کە من وازانم شارزانی ئاینیش بەڕاستی مامۆستایانیش زۆر قسەیان لەسەر ئەم باسە کردو ئەمە جیا لە زیانە ئابووری و یاساییەکانی هەر شتێکی بێزراوە وەکو سیفەت وە لە لای خۆی گەورەش لە قورئانی پیرۆزیش ئەمە حرام کراوە یا الذين آمنوا إنما الخمر والميسر والأنصاب والأزلام رجس من عمل الشيطان فاجتنبوه لعلكم تفلحون قمار و بتپەرستی و مەشروب و ئەمشتانە لە ئاکاری شەیطانن لێی دوور بکەونەوە بۆی سەرفراز و سەربەرز بن دەستخۆش هەڵبەتەی تر ئەچینە کۆڵانێکی زۆر مەترسیدارەوە کە من خانم کە بۆی باس کردم ئەو باس و بابەتە
خۆم و چۆرکەم پیاهات ینی ئێمە هەمیشە ئەمان بیست و هەمیشە جۆمان لەوە بێت کە و ئەبوو کە قومار ئەگاتە ئەو شوێنی پیاوێک بە نسبەت کللتوری کوردیەوە با بڵین ئەم تێڕوانینە پیاوێک شەرەفی خۆی لە دەست بە پیاوێک شەرەفی خۆی بکاتە ناو خاتە سەر مێزی قومارەکەی ئەمە ئەو نمونەیە کە ئەمە قسەی لەگەڵاکەم خانم جانسلااو لێبێ هەروەکو هیوادارم پیا هەڵان نەبێ بەڵام زەرورین بەو پیا هەڵانەوەکو چۆن باسی کاک جێگرم کرد کە نمونەیەکی زیینووە و مردانە هاتۆتە ناو بەرنمەیە کۆکو دەردەدارێک ڕەنگە ماتا بانی قسە بکەین بەقەر ئەم دوو بەڕێزە نمونەیەکی زیینو نەبین بۆی کە مچورکەیەک بەو کەسانە بێنین کە پیان لە ناو قومارایە وازی لێبێنن خانم من پرسیارە لێ ناکەم بەڵام چیرۆکەکەی تۆ بۆ من زۆر کاریگەر بوو خۆزگە کۆمەڵگەی کوردیە گاتە ئەو شوێنی جەنابی شەدۆک و کاک جێگر لەویا دانیشتی تایە و باسی ئەزمموی خۆتە بکردایە من با پرسیارە لێ نەکەم چیرۆکی جیابوونەوەی تۆ لە هاوژینەکە و بەهۆی قومارەوە بۆ سڵاو لە توش لە میوانەکانی شت کاک دەروون طبعا بەداخەوە ئەمن یەکەکەم لەو ئافرەتانەی کە مارم لێ تێک چووە مندارەکانم لە دەست سەرگەردان بووینە لەسەر ئەوەی کە تووشی ئەو جۆرە کارەساتە بوویمە من ناوی دەرێم کارەسات لەبەرەوەی بەڕاستی بەشەکە لە کارەساتیش ئەوە چونکە کاتەگە تو دەگەی حاڵەتیەوەی کە سەروەت و سامانت مار و مندارت خێزانت لێ تێک بچین ئەکیت ئەوە کارەساتە سەرەتا پیاوەکەم کە هەستم کرد لە ڕێگەی برادرانەوە بەرەبەرە چۆ ناو ئیشە وای لێ هات کە سەروەت و سامانی ئەوەی کە هەیبوو داینە ئەوەی کە لە مارێ هەبوو هەمووی لە ڕێگەی قومارەوە دۆڕاند ئەوجا پێداهات بەوەی کە ئەو کەلوپەلانەی کە لە مارێ هەیە مەسەڵەن شتی زیادە زێر هەرچکە بهات با بەردەستی لە پێناو ئەوە دایدەنا کاریگەرێکی زۆر خراپی هەبوو لەسەر ژیانی خۆم و مندارەکان بەڕاستی گەیشتمەوە قەنەعەتی کە فترەی دیکە ئەو هابڕوە ئەکیت خێزانیشی لەسەردادنێتن باشە تۆ ئەلێرا بۆستە جەنا بەدووتە ئەگاتە حەدی درۆکردن و حەدی ئەوە فێڵکردن ساختەکاری یەکێک لە کێشەکان ئێمە کە قسەمان کردووە بۆت باس کردم ئەوت مەسەلەن پارچە زێڕی ئەمی بردووە فرۆشتوێتی ئەمیشی تاوان بار کردووە ینی ئەم کەوتێتی بۆ نمونە حەزەکەم باسی ئەوانە بکەی مەسەلەن بەڵێ لە ڕاستی ئەو کەسانێک کە تووشی ئەو زۆرە کارانە دەبن بەرچاویان تاریک دەبێ هیچ شتێک نابێنن یعنی دەگەنە حاڵەتیەوەی کە درۆ بکەن بختان بکەن دەست لۆ شەڕەفی خەرگ ببن لۆ ناموسی خەرگ ببن ئەویش بەشێک بوو لەو شتە بەڕاستی زەڕی ماری برد لە بۆ قمار فرۆشتی دوای ئەوە کە ئەمنی تاوانبار کرد ئەتو بە خۆت بردیتت ئەتو بە خۆت فرۆشتیتت دەتوێت بەم لە من دابینی ئەوە وای کرد وردە کێشەکانمان گەورەتربی و زیاتربی لەبەرەوە من بڕیارمدا کە هەتا نەگەیشتیتەوە حاڵەتی کە خوانە خواستە ئەمنیش لەسەر ئەو قمارەدانیا مندارەکان زیانەی خراپ بەسەریان بکەوی باشە تۆزێک تایبەتە و هیوادارم برینارە نەکەم بەڵام ئەمێ لە ینی چۆنەڵی بچینە قۆڵایی برینەکەوە ینی تۆ بۆت باس کردم کە چەند جارێکی تر قماریان لە ماڵەوە کرد قمارەکە هاتە ماڵەوەمانە پێدوا بوو یا ترسی خۆت بوو پێدوا بۆ گاتە ئەو شوێنەی تۆش بخاتە ناو یاریەکەوە ئەکیت کاک دەروم بە دڵنیاییەوە ئەوانەی کە تووشی ئەو جۆرە کارانە دەبن لێ دوور نەکەونەوە هیچ شتێک لە کنیا مهم نابی کە لە پێش چاوت لە مارە تەنانەت ژنەکانیشیان ئەکیت ژنەکانیان مندارەکانیان دەست درێژکردن لۆ هەندێک سەرۆت و سامانی خەرچی دیکە لۆ کەسی دیکە تا خوشکەکانیان داچیان ئەوان کە دەگەنە حاڵەتەی ئەوها ئەسڵەن لە کنیا مهم نییە ئەوەی کە لە دەستی دەدەن چێ کەواتە ئەوە هەر قسە نییە ینی کەواتەوە قسە نییە کە ئاڵێن قومارچی پەرژینێکی قایم بێ خێزانەکە شێتوانێ دانێ بەڕاستی باشە حەزەکەم لەگەڵ ما بمێنیتەوە دووبارە و 100 بارە سوپاس بۆ ئامادەبوونێ من لێرەوە ئەڵێم ڕەنگە ئازار بەخش بێ ڕەنگە برینەکە قوڵ و کاریگەر و با بڵین تۆزێک شەرمن و ئەوە بێت کە باسیەکەین بەڵام خوا نەخواستە ئێمە لێرە نامانوێت کەس برینارکەین بەڵام ئەوە ئیتر ئەسڵ و فەسلی بابەتەکەی یعنی من ئەمەوێ لە بەرنامەکە
واز لە پۆلیس بێنین، واز لە ئاسایش بێنین، واز لە هێزی ئەمنی بێنین. ئەمانێ ئەو چیرۆکانە بە ئەو چیرۆکانە پیشانی ئێوە بین بووی کە ئەگەر نیەتێکت هەیە لە پڕ ببی بە کوڕێک، ئەگەر نیەتێکت هەیە 2-3,000 دلارێکی هەیە لە ماوەی ساڵێکا بیکەی بە 2-3 دەفتەر بەخوا نایکەیت. ئاوات لێ بەڵێ بە دڵنیاییەوە ئەوە سەرنجێکی زۆر گرنگە کاک دەروون. بە دڵنیاییەوە هەرگیز هیچ کەسێک ناتوانێت ژمارەیەکی گەورە لە خۆ بنیات بنێ. وەڵی پارە بە ڕەنج و ماندووبوون کۆ دەکرێتەوە. وەڵی ئیسیسمار بە شەون و خونی و بە هیلاکەت دروست دەکرێ، نەگەوەی تۆ بتەوێت لە خۆ بەڕاستی لەگەڵ بە کلیکێک بە هەنگاوێک لە هەموو حیاتی تۆ بگۆڕێت. وەوە حیاتێکی واقعی نییە. من ئەڵێم ئەو دقیقەیە کە دڵنیام هیچ کەسێک لە قمارە یاری نەبردوێتەوە وایە، من ئەڵێم ئەو دقیقەیە ئەگەر تۆ برتەوە ئەو کاتە بزانە گەورەترین دۆڕاویت لەبەری ئەوە لەبەرەوەی ئەوە قولاپی پەلکێشکردنی تۆیە بۆ کارەساتی گەورەتر. دەستخۆش وچانێکی کوردۆرەگری. لە بەشی یەکەمی بەردامەکە کۆتایی بەشی یەکەم جۆمان لە برینە قۆڵەکە بوو بەڕاستی و ئیتر لەم بەشە ئەمەوێ نەکڕوزینەوە تەواو. لە کوردستانە ژمارەیەکی زۆر لەو کەسانە هەیە کە ئالوودەی قمارن و زەرەر و زیانەکانیان مادیە، ڕۆحیە، خێزانیە، ئەخلاقیە و تا دوایی. من لێرەوە باز لە مەترسیەکە ئەکەم، ینی پیاوێک ئامادەی ئەوەی تیابێ لە پێناوی بڕەپارەیەکە هەندێک جار پارەکە بەدەستی شێوە نییە، ئەلکترۆنیە، خێزانی خۆی دانێ، مناڵی خۆی دانێ، ڕەنگە زۆر ئاسان بێ پیاوێکیش بکوژێ. بەڕاستی ئەمەوێ ئێوەش قسەتان هەبێت، ئێوە چکە ئەوەی کە جۆمان لێبوو لە کاک جێگریشەوە خانمانی ژستا پێیان لە ناو ئەم قمارەیە کە لە گیرفانمانایە دەردی جەنابەوتێ. بەڕاستی ئێوە ئەی بیستن قسەیەکتان هەیە ئەتانوێ قسەیە بکەن یان بابەتەکە بۆ ئێوە شۆکە یان چی؟ فەرموو فەرموو مایکەکە لە کامتانەوە نزیکە فەرموو. جان سەرەتا سوپاس بۆ میوانداریەکەتان کاک دەروون. قوربانێ بم. بە خێراتنی میوانە بەڕێزان دەکەم. بەڕاستی بابەتەکە بابەتێکی زۆر گرنگ بوو لە کۆمەلگا، چونکە ئێستا زۆربەی گەنجەکانمان بەتایبەت گەنجەکانمان ئاڵودەی ئەو جۆرە دیاردێ بووینە. پرسیارێکم لێرە ئەوەیە دکتۆری بەڕێز کە لە ڕووی یاسایی لێرە ئامادەیە، ئایا سزای قمار لە ڕووی یاساییەوە لە کوردستان و عێراق چییە؟ ئەگەر کەسی یعنی کە قمارەکە ئەگەر دەست بەسەر بکرێ سزاکەی چییە؟ تەواو سوپاس. بەس پرسیارەخۆش. وەڵا پرسیارێکی جوانە، چکە من وەڵامەکەی زانم. سزاکەی چییە؟ کاک دەروون ئەوەندەی کە من ئاگادار بم بە حکمی ئیشوکار و وەزیفەی حکمیشمان مادەی 379مان هەیە بۆوانی کە قمارەکەن زۆربەی زۆری بە غەرامە ڕۆبەشێکی زۆر کەم حکومیتە. لە ڕاستیە بۆیە ئێمە دواتر لە چارەسەرەکان تیشکە خینە سەرەوە کە ئەم بابەتە لەگەڵەوەی پێویستمان بە وەشیاریە، پێویستمان بە هەموارکردنەوەی هەندێک لە یاساکانێ، پێویستمان بە یاسای تازە هەیە بە بابەتی مامەڵەکردن. یعنی پێما بە یاسایەک نییە قمار. ئێستا مەسەلەن بۆ نمونە ببوورە کاک جێگر ئەیتر نمونەی زینومانە، مەسەلەن ئێستا کاک جێگرڵێ من ئەوەندە پارەم خستۆتە ئەو یاریە و دۆڕانومە، یاسایەک هەیە بۆی کە لە پێناوی ئەوەی کە ئەم پارەی دۆڕانووە دەستگیر بکرێ؟ باسم کرد یاسای 379 هەیە کاک جێگر خۆش ێزانەیە کە یاسا کەس ئەتوانێت تۆ دەستگیر. بەڵام حکمێکی زۆر کەمە ئەوێت کەت و ئەوێت فروشیت مادەوێ فروتن تقریبا نفسی تشتا غڕۆمەیە غرامە 15 مانگێک حکمیتە. کاکی دەروون سەرنجێکم لەسەر ئەو غەرامەی هەیە کاکە باسی کرد. ئەزانی غەرامەی ئەوەی یاریە کات لە 45,000 دینارەوە دەست پێکات. بەرزترین جۆری عقوبەی قمار ملیۆنێ دینارە. کەسێک ئامادە بێت 20 دەفتەر و 30 دەفتەر دۆلار بدۆڕێنێ ئەوکەی عقوبێ ئەوە ئازانم پێویستی بە هەموارە کە هیوادارم ڕۆژانە ملیۆن دلار بوو چی یعنی 45,000 غڕامە چیە؟ 45,000 دینار من حەف داوا لێم کردیە حەف داوا من لێ کردیە دێت 5 دقیقە کەفالەت تو چێکە تو هەرە بەداخەوە کێشێ. جان مایکەکە
من ناوم ڕەوەندا خەڵکی شەقلاوە لە کۆلێژی پەروەردەی شەقلاوە بە خێرات میوانە بە ڕێزەکانیش دەکەم تا چەند سوۆشال میدیا یعنی هانی گەنجان دەدا کە تووشی ئەو شتە بن یعنی من بەڕاستی لە تیکتۆکە بینم لە دەوڵەتە ئەوروپیەکان کابرا لە قڕڤەی دانیشتووە یعنی بە سەفتە دۆلاری داناوە دەچەت دۆلارەکە ڕاستیە یان ساختەیە یان شتەکە ئەوە هانی گەنجانەدا کە تووشی قمار بن وەبرێ ئەمن لۆ هەیتم ئەو لۆ هەیتی ئەم من لۆ نیتم نمونەکی بەسیتی کەشکە بە لۆوەی کە لە کوردستان ڕوویداوە کابرا چوویتەوە قوبرس بەبێەوەی هیچە بە پارەی کەمی بێ بووە چوویتە قۆبرس لەوێ قماری کردووە کە هاتوۆتەوە مەتاری هەولێر بە کوڕەکەی گوتووە گوتبووی سیارەکی بەرز ینی مۆدل بە سیارەوە بکڕە وەرە وێندەر وەرە دوو ینی وەی گوتیە سیارەکی ئاخر مۆدیل وەرە وێندەر وەرە دوم پارەکی باشم خازانس کردێ ئێوە هانی کوڕەکەش ئەداتن کە بچی قمار بکاتن یعنی هانی کوڕەکەشی داوەوە زۆر بابەت دەبەر وەکو تەنز ینی خۆی گەورەکانیشمان شڕ بۆ ئێستا ئێستا مەسەلەن بەشێکی زۆر لە خەڵک گیری خواردەوە بۆی کە تیکتۆکی باوکو دایکیەوە بەڕاستی سەرباریەوەی کە بابەتەکە زۆر خراپیشە زۆر قێزەوریشە ئێمە با هەردوو دیوی دراوەکە ببینین بەڕاستی مەسەلەن خۆ ئەم خەڵکە یەکێک دوان سیان چوار هۆکارێکەیە بۆ ئالوودەبوون من حەزەکەم باسی ئەوەش بکرێ بۆ نمونە من هەمیشە کە باسی مادەی هۆشبەرەکرێ من حەزەکەم لە ئەوڵۆ باسی ئەوە بکەین باسی چێژەکەی نەکۆکو ڕیکلامێک بەزوکو بەرچاوڕوونیەک بە خەڵک بڵین کاکە مادەی هۆشبەر لە ساتە وەختی یەکەمیە ئەمەد پیشانەیە جان با ئێمە شتەکان زۆر تێکەڵ نەکەین بەڕاستی قسە زۆر هەڵەگریە و زۆر شتی عامە وترێ هەمومان کۆکین لەسەری قمار کردەوەیەکی خراپە ئەوە هەمومان کۆکین بەڵام مەرج نییە بەو شێوەیە ڕوخساری قمارچی ئەوە ناشرین کەین بڵێن هەموو قمارچیەک ئینسانی خراپە بەڕاستی ئەوە زۆر کێشەیەکی گەورەیە چونکە زۆر کەس هەیە ڕۆژێ لە ڕۆژان جارێ لە جاران قماری کردووە بەڵام ئامادە نەبووە بێ بە قمارچێشی ئەو تۆ وەکو ئاڵوودەبوون وەکو ئیدمان لەسەری نەبووە ڕێژەی قمارچی لە عالەمە لە سەتا دووە لەسەر یعنی دوا با بڵین ئامار لە سەتا دووە لە سەتا 6 بۆ هەفتای ئەوروپیەکان قمار ئەەکەن بەڵام لە سەتا دوی ئەو ڕێژەیە ئەبن بە قمارچێکی زۆر سەخت و قرس و قماریش بەشێکە لە کولتوری مرۆڤایەتی لە سین پێش 4500 ساڵ زار دۆزراوەتەوە لە مصر پێش 3500 ساڵ لە ئیتالیا لە قەرنی 1970 لە ڕۆما گازینۆ کراوە بۆ قمار لە لاسڤیگاس کراوە و هەروەها لەگەڵەوەشە ئێستا قماری ئەلکترۆنی هەیە کە لە هەمووی خراپترە قمارکردن شتێکی خراپە شتێکی بەتەکیید شتێکی خراپە و شتێکی باش نییە وەکو هەر کەسێک ئێستعدادی ئەوەی هەبێ ئاڵوودە بێ بە شتێکی خراپ و ئەمەلی ئەوە شەیە ئەگەری ئەوە شەیە چاک بێتەوە بەڵام ئێمە هەمویان خراپکەین لە ناو قمارچەکانە کەسانێک هەن ڕفتاری خراپەکەن شتی خراپەکەن لەگەڵ ماڵی خۆیان لەگەڵ حاڵی خۆیان ئەوانە هەموو لە هەموو چین و توێر هاوڕای کە نەخۆشیە من هاوڕانیم کە نەخۆشیە کە کاتێک ئەزاری نەخۆشی کەی ئێمە ناوی نەخۆشی لێنین کە کاتێک هەر کردەوەیە بکەین زەرەر لە گیرفانمان بە لە تەندروستی دەرونی و جەستەییمان بە لە پەیوەندە کۆمەڵایەتەکانمان بە لە کار و کسبمان بە بێگومان ئەوە نەخۆشیە بەڵام مەرج نییە زۆر کەس هەیە قمارەکە و زۆر هیچ کاریگەری لەسەر ئەوانی تر نییە من وەکو بەرگری من لە ڕۆ دەروونەکەەوە باسی یەکەم وەکو بەرگری باسییانە ناکەم چونکە لە ژیانمە من قمارم نەکردووە بەڵام ئەبێ ئێمە بە شێوەیەکی زانستی باسییان بکەین و بۆ ئەوەی هۆکارە ڕاستەقینەکان هۆکار ڕاستەقینەکان چییە هۆکارە دەرونیەکان لە دوای ئەو کەسانی کە قمارەکەن ئەو کەسانی کە قمارەکەن یەکەم کات ئەبەنە سەر بە شێوەیەک خۆشی لێبینن دووهەم واتە سەورەکەن کە توانایەکی ئەو تویان هەیە کۆنتترۆلی بەخت و سوتفە بکەن یعنی ئەم من توانای ئەوم هەیە بەختی کۆنتترۆلی بەخت و سوتفە بکەم سێهەم ئەوەی کە زۆر مهمە بە ئومێدی ئەوەیە بیباتەوە من ئەڵێم هەموو قمارچێک ئەو کاتەش ئەیباتەوە هەر دۆڕاوە لەو چەند نەزەری منەوە دۆڕاوە چونکە بەڕاستی خۆی شتێکی باش نییە ئەگەر تەنها بۆ چێژ و خۆشی بێ و شتێکی کەم بێ ئەوە کات بەسەربردنە قەی ناکە
بەڵام ببێت بە ئاڵوودەبوون و کار بکاتە سەر کار و پیشەی و کار بکاتە سەر پەیوەندیەکانی لە ناو خێزان و کۆمەلگا بێگومان کارێکی خراپە. من بەس خاڵێکی تر هەیە ئەگەر ڕوخسەت هەیە ڕاستیەکەی نازانم یاسا لە هەموو جیانە یاسا شتێکی زۆر باشە شتێکی زۆر پیرۆزە پێویستە هەمومان پابند بەڵام یاسا لە جیهانە قەت ڕێژەی تاوانی کەم نەکردوێتەوە با پێت بڵێم ئەوەی ڕێژەی تاوان کەمەکاتەوە ئەو ژینگەیەی کە ئەبێ بە هۆکاری دروستبوونی ئەو تاوانە ئەبێ ئەو ژینگەی ئێمە چارەسەر دەستخۆش هەر بۆیە ئێمەش لە بەرنامەکە حەزم نەکرد بچینە ناو ئەو دیوە قانونی و ئەمنی و ناچم ئەو دیوانە دەسەکانە خۆش یاسا منعیکا شوێنەکاریش بنەکە هەر شوێن زۆرە بۆ یاریکردنی خومار دەسەکانە خۆش دکتۆر جلەکانی ئەم ڕۆژە جوانە درۆنیەکتێبی سەخسای دکتۆر لەگەڵ ڕێز و دەستخۆشیم حتمان بەڵام یەک شتێ جەنابەت لە بیداتەوە باسی لە جورئەتی کاکجێگر و ئەو خاتونە بەڕێزە کرد ئێمە لە کۆمەڵگەی کوردی شتێکمانێ پێوترێ ستیگمایلەکەی شەرمەزاری ئەوانی کە تووشی ڕووداوێکی نەخوازراوە حاڵەتێک ئالوودەبوون شتێکە بن زۆر جەرخواان دەرناخن لە بەڕووی کەس بە ستیگما و بە شەرمەزاریەکەین یەکەم شت ئێمە کو جەنابی دو فەرمووی گرنگە ئەمە تاکانەمان قوبوڵ بێوەکو تاکی شێم کۆمەڵگا دوجار ئەوانش خۆمی کوڕ و کچ و کەسوکاری ئێمن بۆ نمونە بابەتی هۆشیاری لە مۆزوعە زۆ گرنگە جەنابەت ئاماژەت بە شتێک کرد بابەتی چێش حەزەکەم یەک سەرنجی کو لەسەرەوە بڵێم لە بابەتی قمار و ئالوودەبوونی شاد چێژ نقطەیەکی سەرەکیە چۆن لە ئالوودەبوونا ئێستا بۆ نمونە کاک دەروون ئەو بابەتی کە لە مێشکی مرۆڤ بە سروشتی زۆترین دۆپامین چێژە ڕژێ بابەتی سێکسە بۆ نمونە 250 دۆپامین ڕژێ مرۆڤ لە کاتی سێکسە بەڵام لە مۆزوعیشی وەکو مخەدرات بۆ نمونە کریستاڵ 5 ئەوەندەی یەکەی زیاتر 1250 دۆپامین ڕژێ بکاتە بۆ بابەتی قمار بە هەمان شێوە لە سەروی مدعکەی سێکسەوەی بۆ مەکەواتە بەشێک لەوە تاوانی ئەمانە نییە گوناحی ئەمانە نیە قووەت و چێژ یاریەکەی ئەبێ فۆکسمان لەسەرەوەش بێ بەدڵنیاوە ناتوانین بڵێن هیچ خۆشێکی بۆیکە ئێمە بە خەڵک بڵین سەرباریەوەی ئەم خۆشی هەیە بەڵام تاڵیەکی هەتاهەتاییەوە کە لە مستەقبەلادان کێشەی کۆمەڵایەتی یاسایی ئەنواع کێشەی بۆ دروست باشە خانم جان قسەم بۆ بکە زۆر مەبەستمە من حەزەکەم یەک کاژێرمان هەبوایە بەس خانم و زوو تەسلیم بووم وتم کاکجێگر پێشەوەی بێنە پرۆگرامەکە وتم وەڵام پێم باشە ئێمە بێدەنگە بین گوێ لە تۆ بگرین بەڕاستیەوە گرنگە دەستخۆش ببوورە کاک دەروون ئەمن هەردەمەوە لەسەر قسەی ئەو بەڕێزە باسی ئەوە بکەم کاتە کە دەرێ لە ناو کۆمەڵگا مەسەڵەن دەبی قبول بکرێن دەبی ڕێزیان لێ بگیری ئەمن ئێستا ڕێک لەو حاڵەتەم یعنی لەو کارەساتە لەو مۆزوع ئەمن هیچ تاوانەکەم نییە کە هاوسەرەکەم شتێکی وای کردی ئەو جەهەز بە کەمی دەکەم لە ناو خەرک لە ناو خێزان لە ناو عائیلە یعنی ئەمن هیچ تاوانبار نیم بگرە چەند جار ڕێگریم لێ کردیە چەند جار محاولەم کردیە کە خۆم و مار و مندارم و خێزانەکەم بپارێزم بەڵام هەر چاوی کۆمەڵگا بەرامبەر بۆ نەوە کەسانە بەنەوە ئاچی دیکەێت ینی بە دیوێک لە دیوەکان زەمبی تۆ چییە؟ چیە کە مێردەکەی خەریکی و بابەتەیە بەڕاستی باشە تۆ هیچی پێ نەکراوە تا ئێستا پێم وابێ بە یەکجاری جابوونەتەوە یان دوورکەوتونەتەوە هەتا ئێستا بە تەواوی لێک دوورکەتینەوە بەڵام ئەوە نەبوو مەسەڵەن گەیشتبیتە حاڵەتەوەی کە دادگا بڕیاری دابی لە یەکتر جیا ببینەوە مەجبورم ئەوەی کە پێم کرایە تەنها ڕزگارکردنی کچەکەمە چونکە ئەمن هیچ شتێک لە دەستم نەما ئەی کوڕەکە و لەکوێ کوڕەکەم لە کنبابیتی کە دایتە باپیری لە لای ئەو بەخێو دەکرێت حەزم ئێستا هاوژینەکە و هەر خەریکە بەپی زانیاری حساب دەرێ بڕیارم داواز بین چونکە هیچی لە دەست نەما بەڵام هیچ گرنتێک نییە لە ئەوەی کە جارەی دیکەشتی بەدەست بکەیتەوە پارە یان زێڕیان هەر شتێک بەدەستی بکەیتەوە دەست پێ نکاتەوە نازانم هیچ زمانێک لە ئەوە نییە مەجبور ئەمن خۆم و کچەکەم خۆمان ڕزگار کردیە دوورکەتینەوە لێ و هەتا ئێستا ژەنا ئەو ئازاری ویژدان و ئەو خێزان تێکچوون و ئەو نەزڕێ کۆمەڵگە ئەمن دەژیم بەڕاستی بەداخەوە قسەم بۆ بکە وڵی کاک دەروون زۆرجی ئەسەفە بەو پەڕی ڕێزی زۆرمەوە بۆ ئەو دادەیە بەڵام خانمێکی بەڕێز لە ناو خانەوادەکەی خۆی دەی 20 ساڵ 22 ساڵ بۆ پەڕی ڕێز و شکۆی خۆیەوە لەولاوە گەنجێک دێت و پێشکەشی دەکەن و لەو سەرەوە بە جۆرێکەوە بە زەرەرێکی زۆر و بە خویەکی خراپەوە دێتەوە بەڕاستی مای دڵشکان نازانی ئەزا من نامێ خەڵکی بترسێنم بەس ئەمێ بە مەسئولیەتەوە ئەمە بڵێم وڵی ئەم ڕۆبێ زۆر وردەکار بین لەگەڵ ئەو خەڵکی کە مامەڵیان لەگەڵەکەین جا لە شوێنی کارە لەو کارمەندەی وەری ئەگریت لەو کاتی لە پرۆسی زەواج ئەکرێت چونکە کاک دەروون
تەسەور بکە هەر دقیقەیەک تۆ دانیشتی بی لە شوێنەکە ئەو کەسی تەنیشتت بێ ئەوەی تۆ بزانیت ئەو خەریکی یاریکردنە بێ ئەوەی تۆ بزانیت ئەو کەوتۆتە خویەکی خراپەوە و لە زیانێکی ئابوووریە لە دۆخی خۆیان بۆ ئەبێ بە تەحفوزەوە مامەڵە لەگەڵم بەڕاستی مامۆسا هەندێک جار من ئەبینم ڕاستێ سا تۆ قساناکەیوە نیە حتا لە هەموو کایەکانە لە ناو ئیشەکەی ئێمە لە ناو ئیشەکەی جەنابتا مەسەلەن هەمیشە کابرا مۆبایلێکی پێ خەریکی شتێکە کلیک لەسەر شتێکەکە پێم وا بێ ئەوەڵ پارەومارە نییە ئەوەڵ جارێ ئەها بەشتی بەسیت دەست پێەکەن کۆین کۆکردنەوە و نازانم چی دوای وردە شتەکە ئەچێ بۆ بابەتی تر ینی حتا ئێسا مناڵ بە جۆرێک لە جۆرەکان لە چوارچەوەی سیستەمێکە خەریکی قمارە مەسەلەن بۆ نمونە هەندێک گەیمی ناو پلیستیشن و ئەوە هەیە ئەمە بۆ بەرچاوڕوونی بۆ دایکان و باوکان گرنگە کاک باشە من کوڕەکەی خۆم باران مەسەلەن چەند جارێک پێی وتوم با $50 بخینە پلیستیشنەکە و بۆچی وڵا فلان جلەکڕم تومە جلی چیەکڕی بەڕاستی جلتەوێت نە جل بۆ ئەو کارکتەرەی ناو یاریەکە زۆر بەرەو حاڵەتەکەوتون بەهۆی جۆری پیشەکەمەوە زۆر تووشی ئەوە بووم تکایە با ئێمە لە مناڵەکەمان لە کۆڵ خۆمان نەکەینەوە لە بەروی داواکاریەکی هەیە ئەوە پەلکێشی ئەکا بۆ خویەکی زۆر مەترسیدار بڕوا بکە من باوکم بینیوە وتوێتی مناڵەکەم لە ماڵەوە مناڵی بچووکی هەبووە پارەی ماڵەوەی بردووە وەکەوەی کاکەش پێشتر ئاماژی پێدا لە دوکان یاوێتی بە هەندێک لەو شتانەی کە یاریەکەی پێ چارجەکەنەوە قماری پێ کردووە تەسەوری نەکردو شۆک بۆ وتوێتی کاکە پارە لە ماڵەوە نامێنێت بۆیە تەسەور بکە مناڵەکەت توش بوو بێ بەس پێت نەزانیوە ڕاستە بۆیە زۆر گرنگە ئاگاداری پارەکانتان بن لە ماڵەوە چۆن ئێمە باسی بێری کاکجێگرمان کرد من باسی خۆمەکەم من جارێک ئەو شتم کرد بۆ باران ینی $50 مایە من وام زانی یاریە یعنی یاریەکە و ئەیکڕێەوە ئاساییەوە نییە بەڵێ حاڵەتار هەیە بەڵام سەیر من وای بینم خراپە ئەو بەروارات کڕینە لە ناو یاریەکە دوایی وتم وەرە کاکە تۆ چیەکەی دوایی کا بە ئالوودەبووی کڕنیە زەحمە نەبێ وەرە ئەکسسواراتی یاریەکەتەوێ بڕۆ بە هەوڵی خۆت یاری بکە خۆناغەکان بەسەلەن بۆ نمونە ئەگەر وا بێ دێمە تۆ زێجی لە کۆنەکەی نەگەر دەمەرحەلە ببڕی $50 خۆی ئۆتۆماتیکی لە یارەکە وەرەگری جلێکی پێ بکڕی بەس ئەگەر تااقەتی دەمەرحەلەکە نەبێ $50 و بەسەریعی تۆ منافەسەی هاوڕێکەتەکەی جلێکی پێکڕ یا شتێکی پێکڕی جا بابەتەکە ئەوەیە دایکان و باوکان پیانوانە بێ پلیستیشنێکیان داناوە مناڵەکان بێت فۆنێکەوە یاریەکە ئیتر سەلامەتە سەلامەت نییە بەڕاستی ینی لەسەر ئەم ڕێگەیە من ڕەنگە ئەگەر دایک و باوچێک $50 پێ نەبوو مناڵەکە $50 زێ بەڕاستی بە دڵنیایەوە تووشی تاوانیەکە و دەستکاری پارەی ماڵەوەکەن ئەمە زۆر خەتەرە بۆیە زۆر گرنگە دارایی خۆمان بزانین چۆن ڕاگرین و بەڕاستی ئێمە سەرنجتان بۆ قسەیەکی تر ڕاکێشمەوە کە ئەو کاکەی ئاماژەی پێدا وتی باوکێک تەلەفۆنی کردووە من هیوادارم بە دڵنیاییەوە قسەی کاکە ڕاستە گوێی لێ بووە بەس بڕوا بەو کەسەمەکە کە ئەوت بۆ ژێڕێتەوە بەو خەونانە نەخەڵەتێن کە لە شوێنێک دانیشیت و ڕەفیقەکانە دەڵێن فلانە کەس ئەوەندەی قازانج کرد وڵای لەو ڕۆژانە لە دایرێک بوون گوێم لێ بوو لەولاوە چەند نەفرە قسەیەکیانە کرد وەک ئەوەی جەناب دەیوت کاکە ئاگات لێ فلان کەس ئەڵێن ئەوەندەی پارە پەیدا کردووە ئەوانە خەونی پەمەین ڕاست نین گەنجان بڕۆن بە دوای کار و پیشەی حەقیقیا بگەڕێن و بە تایبەتتر کشانیش بزانن کیەکەن بە هاوسەری خۆتان و خەریکی چ کارێکە بۆی بە هەڵەدانەچن تۆ باسی پیاوانیش کە خوچکاڵی نزبەی کچانیش زۆرە پیاوان تۆش ئاگات لێ بێ بەڵێ ئێستا یاریەکانی تێدا نە بەڕاستی دوا قسەم بۆ بکە بەس ئەوە من گولێبی لە کوردستان مەفتوحە ساعتێکدا 2 ساعت تو تشێ 500 دەفتەری لێدێ ئەو دەوڵەتی جولهێز ئەوە تورکیا بە ئەوروپا نزبەیەوە دانایە هایڤێنەوە بیت هەندێ زیاتر لێ بدایێت $1000 لێدای $2000 لێرە مەفتوحە مەفتوح هەندی لێدای لێدا خەتەرترین تشتەوەیە حتا ئەگەر هەندی دەوێت لێ ئەگەر ڕاست بم مامۆسا لە لاس ڤێگاس مەسەلەن کە ئیتر بە شاری قمار مەشهورە بۆ هاونیشتیمانیانی ئەمریکی فەرقی هەیە خەڵکی دەرەوەتوانێت زیاد هاونیشتیمانیەک پێم وا بێ نازانم ئەمە تا چەند ڕاستە بەس بۆ نمونە بە نموناڵم بۆ نمونە ئەمریکیەک دانیشتویەکی لاس ڤێگاس ئەتوانێت لە مایەکە $1000 لە کارتەکەی بدۆڕێنێ لەو قمار لە هەر قمارخانەیەەکە بێ بەڵام بیانیەکە چه حەزەکەی $10 ملیۆن بدۆڕێنێ بۆی ئەوە نییە یعنی ئەمانەش تقریبا بربەستی بەسیتن بۆ کەمکردنەوەی بابەتەکە ئەوە بربەستی بەسیتن بەڵام قسەم بۆ بکەم من ئەگەر بیکەم بە دوا قسە زۆر باشە کاک دەروون من لێرەوە ئەمەوێت بەڕاستی ئاراستی وەزارەتی ساڵات قسەیەکم هەبێت ئەو ئەپلیکیشنانە و
ئەو وێبسایتانەی کە یاری پێدەکرێت لە هەرێمی کوردستان دەتوانرێت زۆر بە ئاسانی بلۆگ بکرێن بۆی بەهێڵی ئینتەرنێتەکانی هەرێمی کوردستان کار نەکەن ڕاست داوایان لێکم بە مەسئولیەتەوە بۆی ئەو سایتانە و هەروها ئەپلیکیشنەکان بلۆگ بکەن خەڵک نەتوانێت بچێتە ناویەوە ئەوەیەکێکە لە هۆکارە زۆر سەرەکیەکان ڕێژەیەکی زۆری گەنجان زۆریش ئاسانە هیوادارم تحملی ئەو مەسئولیەتە بکەن و لێرەوە مخاطبەی کۆی حکوومەتی هەرێمەکەم بڕیارێکی ئاوا چارە نووساز بدەن سەری خۆیان و کابینەکەیان بەرز بکەنەوە بەوەی بڕیار بدەن دیاردەی قماری ئەلکترۆنی بۆ پاراستنی گەنجان لە هەرێمی کوردستانە لە ڕێی ئەپلیکیشنی مۆبایلەکانەوە بلۆک بکرێ و قەدەغە بکرێ واللهی ئەمە ئاوات و خولیای لە سەتی هەموو ئەو کەسانەیە کە توش بوون بەڵام نازانن چۆن داوا بکەن کە لیان بلۆک بکرێت و زۆر سپاس کاک دەرون وەڵام من دوا قسەمەمەدەوە بکە بە کورتیەوە بڵم چارەسەرەکانە کەسە دوو بەش بێ یەکەمیان بۆ بەشە پاکەکەی کۆمەڵگا کە بەشە زۆرەکەی بەڕاستی پێویستمان بە هۆشیاریە کە بە دەستخۆشیۆن بەرنامەی جەناب جۆرێکە لە هۆشیاری چکە خەڵچەکەی بە نەزانی چێتە ناو بابەتەکە و فزولیێتە بۆ تاقیکردنەوەچێ بۆ لە ڕێی هاوڕێیەکێواچێ لە شوێنی کارەکەیەتی دراوسەیەکێتی بۆیە بۆ بەشە زۆرەکەی کۆمەڵگە گرنگە بابەتی هۆشیاری ترزانانی ئاینی علامە منەزەماتە هەرچی ئەم بابەتانە زۆر گرنگە هۆشیاری ئەم شتەمان کەمە ئێمە دوو هەمینیان مۆزوعی قانونە ڕێخستنەوەی ئەم بابەتە بە یاسا کە باسمان لێوە کرد بەداخەوە مامەڵێکی زۆر زەعیف لەگەڵ ماکرێ سێمینیان بۆ کەسانی کە توشبوون یاخود ئالوودەبوون کە زۆر گرنگە وەکو وتم ڕاست ئێمە شەرعیت ناین بە ئیشەکە بەڵام ناشکرێ زەڕبیان لێبین ئەمانە ئەبێت بەڕاستی پشتیوانی کۆمەڵایەتی و دەرونی و خێزانیان هەبێت ئەمانە وانەکەن کاس بەستیگما بکەن وانە بێت تووشی نەخۆشی دەرونی و دایان نەخۆشی کۆمەڵاتی و فکرێ بیرۆکی خۆکوژیان بۆ دروست بێ لەسەرم بابەتە بۆیە گرنگە وەکو کاکجێگر و ئەو خانمە بەڕێزە کە بێن کەوتونەتە ناو داوێکەوە بچن بە شوێن چارەسەری پێویستەیە بە دڵنیای دەست خۆش هیوادارم شتێکمان کرد بێ و هیوادارم ئەو دیێرە کورتەی کورتکە لە پڕ ببین بە کوڕێ کە هەر نابین و ئەگەر قەراریش بێ لە پڕ ببین بە کوڕێ بە قمار نابیت ئەوە نمونە زیینەکانم هیوادارم شتێکمان کرد بێ خواحافیز